زۆر خۆشە ئینسان خۆی لە ناو شوێنی چاک و کۆڕی مەجلیسی چاک و کۆڕ و مەجلیسی زیکردا ببینیتەوە. ڕەنگە زۆر کەس ئاوات بخوازی لە ناو کۆڕ و مەجلیسیدا چاکدا بێ، بەڵام بۆی نەگونجێ یاخۆت حیسابی وابێ کە نەتوانێت لە کۆڕ و مەجلیسی چاکەدا بێ، هێندەی خراپە کردبن، هێندەی بەژاری خراپەی کرد بێت، ئیدی نەتوانێت لە شوێنێکی چاک بێت. ئێمە هەر یەکێک لە ئێمە ئینسانەکان هەمویان کاتێک دێ کە دەمرین و نامێن و دەبینە یادگاری، ڕۆژێک دەها خەتە ڕەشەکەمان بەسەر هەر یەکێک لە ئێمە دادێنن. ئەوەی کە بۆ ئینسانی دەمێنێتەوە چییە؟ کار و کردەوەی چاکەیە و عەمەلی ساڵح و سەدەقەی جاریە و کۆڕ و مەجلیسی زیکر و عەمەلی چاکەیە کە بۆ ئینسان دەمێنێتەوە و ناوبانگی چاکەیە و کۆڕ و مەجلیسی زیکرەکە لە دوای مردنیش بۆ ئینسانی دەمێنێتەوە و احتیمالیشە ئینسان لە دوای مردنێ زۆر ئاوات بخوازی، ئای خۆزگە لە کۆڕ و مەجلیسی چاکدا بام، ئای خۆزگە دەرس و دەوری باشم بخوێندایە، ئای خۆزگە زیاتر لە عیلمی شەرعیدا بەشداریم کردایە، ئای خۆزگە زیاتر ئەو چاکەیەم کردایە. بەڵام وەکو ئێستا و ئاەتەی دەخوێنین پێش ئەوەی کە ئینسان داخ و حەسرەت هەڵکێشێ ئەو ڕۆژەی کە هیچ سوودی نییە، کوردەواری دەڵێ داری خۆزگە بەری نییە، پێش ئەوەی کە بگەینە ئەو کاتەی ئێرە داری عەمەلە و دنیای کارکردنە دەبێ ئینسان کار و کردەوەی زیاتر و چاکە بکات. جا بێگومان نیشانەی چاکەکاری ئینسان ئەوەیە کە ئینسان دەستی لە کاری چاکدا بێت، کە ئینسان خەریکی کاری چاک بێت، کە ئینسان لە شوێنی چاک بێت. معنای چییە؟ معنای ئەوەیە ئەو ئینسانە نیشانەی چاکەکاری و نیشانەی باشی ئەو کەسەیە.